دبێژن نیڤێ جوواکێ و نیڤێندن پەروەردە کردە لێبەلێ ژبیرکردنە کوبێژن جوواکواتە وێ دە پرۆگرەما خانوماندان بالێ دکشێنن لەسەر هەموو بواران دەماکو خانم تەڤ لیوێ دبن چ دکن چ گوهرتنێکێ بسەر دەتینن ئەو دایکە بیرمەندە مامۆستایە پزیشکە سەربازەکە ونە کوژێر دبێژن و وندایە ڕۆژە ئیرۆ خانم دمالێن خۆدا لە دەرڤەی ماڵێ چ دکن مژولی چنە تۆڕێن جوواکی چ باندۆرێک لەسەر ما و ژیان ئەمە چێکردە بریا خانمەکە vێجارێ ئەمێ vێ مژارێ بدنە بە حەزکردن سازان مندەلاوی مهڤانە منە ئەس گولستان محەممەدەمین دە پرۆگرامەکە نودا دگەلوت بم کەرەمکن ئەم پرۆگرامە خوا بدن دەست پێکردن. ئەرەکو ماماژە پێدایمەش مالا سازان مندەلاوی بە دەست پێ بکەن و بخواوەک چالاکوان دەست پێکە دەرکەتی و پاشێژینها بەرداوامیە دەدا خوێندنەخوا و دەبوارێ دکتۆرای خۆ دەدە پەیوەندی نێودەوڵەتی دەبێجە بەشێک هەڵبژاردیە حتا کۆم زێدەتر لەسەر ژیانەوەیە تایبەت دەست پێکێ ئەموێ بدنە ناسکردن و پاشی چالاکێن وێنە و هەروەها تەبلیبوونەوێنە دناوە خەلکێدا بڕاستی و دناوە تۆڕێن جوواکیدا سازان مندەلاوی دیگەن بێ سازان بەخێر بێن زۆر سپاس ئایا منیش چاوەڕێوەم دەکردە تو بڵێ بەخێر بێ چونکە لە ماڵەکەی خۆتی بەخێر بێن سەر چاو و هیوادارم ئاخر و ئەو جارتان نەبێت ئێمەشتی واداری نابێ ئەو هەموو ئێنەرجێت لە کوێنەوە بێنیان زوو بە خەبەردەی ڕۆتینێکت هەیە ڕۆژانە چۆنە بۆمان باس ئەڵێن وزەم زۆرە ئاخر کە مناڵت هەیە گوڵستان مەجبوری تۆ لە شەشی بەیانیوە تەواو سعاتت دەست پێ ئەکا ئیتر زوو هەڵەستم بە زووش ئەنوم ئەو منداڵیشت هەیە و ئەو هەموو ئێنەرجێت هەیە ماشەڵڵات لێ یاد و لەنیا تەمەنیە یاد پێنج ساڵە لەنیەش 2 ساڵ و نییە چی تایبەت بە منداڵەکان سەرنجت ڕادەکێشێ مناڵ هەموو ڕۆژ ئەگۆڕێت یعنی تەوەقعی ئەوەم نەکرد ئاواش بەپەلە گەورە بن ئیدی خۆشە ئاوا وەکو بەهاراتێکە لە ژیان خاستەن لەم تەمەنە دەڵێن منداڵ میوەی ناوماڵەیە بزەبت و ئێستاش هەستەکەم ئێستا زۆرتر لە زەتیان لێ ئەبینم چونکە لە تەمنێکدان قسە ئەکەن ئیتر تۆزێ هاری ئەکەن هەندێک جار خۆشە تەمەنێکی درێژت لە وڵاتی ئوسترالیا بەسەر برد بەڵێ من تقریبا زۆربەی ژیانم کە لە کوردستان دەرچوین لەوانەیە 6-7 ساڵان بووم کە هاتمەوە لە کولیە بووم ئیتر ژیانێکی زۆر لێوێن بردەسەر بەڵام هەر ئەو خۆشەویستی کوردستان ئاوا لە ناخمان دروست کرابوو کە لێوێژ بووین زۆر باشە گڕایەوە یەکسەر هاتی بۆ زانکۆ بەڵام سازان نەکتەن هەوەکو قوتابیەک بوو لە ناو زانکۆ دەستی پێکرد بە نووسین سەرنجی خەڵکی ڕاکێشە بە زمانی خۆیان سەبارەت بەچین دەنووسی لەسەر ئاخر من کە هاتمەوە نووسینم هەمووی ئینگلیزی بوو ئەسڵەن من لە ماڵ فێر بووم بە کوردی لڕی قسەم ئەکرد یعنی هی ئەوە نەبوو بتوانم خۆم دەربڕم بە سۆرانی لێرە لە 2008 بلۆگێکم دانا بە ناوی ماینست ئین کوردستان لانەکەم لە کوردستان ئیتر لەو کاتەوە هەر یعنی ئەو ئیحساسانە و ئەو ژیانەی ڕۆژانە دەری ئەبرم لەسەر بلۆگ ئەو کاتە یوتیوب و ئینستاگرام و فەیسبووکیش باو نەبوو وەکو ئێستا هەتا ئێستش بەردەوامی خوێنەر هەر هەمانە تا ئێستا بەردەوام و هەندێک خوێنەر هەیە هەر لەو کاتەوە هەستەکەم ئاوا لەگەڵم گەورە بوون زۆر باشە چ گۆڕانکاری بەسەر نووسینەکاندا هاتووە تا ڕۆژەکەی ئەمڕۆ ئێستا کەشتی 2009 ئەخوێنمەوە تۆزێ ناخۆشە چونکە ئەسڵەن تەفکیریشم گۆڕاوە یعنی هەندێشت ئەو کاتە باسم کردو ئێستانە عینی ڕام نییە بەس خۆشیشە چونکە ئەزانی تۆ چۆن گەورە بووی لەگەڵی و خۆم وەکو ئینسانیش کە چەند تەجروبەت بۆیەت ئێستا منیش هەستەکەم یەکێکم لەم کۆمەلگایە وەکو کەسێک لە دەرەوەی وڵات سەیری ئێرە ناکەم وەکو کەسێک خەڵکی ئەم وڵاتە سەیری ئێرە کۆمەلگەش لە گۆڕانکاریدایە بەردەوام بەتەکید کوردستانیش گۆڕاوە و ئێمەش لەگەڵ کوردستان گۆڕین بەم 12-13 ساڵە دروستە ئەوە چەند ساڵە خەریکی ڕاهێنانیشی لە چەند بواری جیا زۆر هەوڵ دەدەی بۆ ئەوەی گەنجان پێش بخێ چۆن بۆ ئەو ڕێگایەت هەڵبژات و زیاتر حەز دەکەی تیشک بخەیە سەرچی
من لە کاتی زانکۆ لە خۆبەخش بووم لە مەنەظەمەیەک ئیدی لەو کاتەوە کەواتە 2010 تا ئێستا تقریبەن 10 ساڵە زۆر لە ڕاهێنان لەگەڵ گەنجان بووم بە تایبەتی کچ یعنی ئەو کاتە ئێمە خەتنەی کچان زۆر باو بوو هەندێک کێشەی کۆمەڵگە زۆر باو بوو ئەچووینە مەکتەبەکان لەگەڵ کچەکان بە تایبەت ڕاهێنانمان ئەکرد. ئیتر ئەوەش گەورە بووە لەگەڵم تا ڕادێک ئێستا کە بەحسی دکتۆراکەم هەر لەسەر ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین خاستەتەن کچەکانمان پەروەردە بکەین کە لە مجتەمەعێکن لە کۆمەڵگەیەکن لە دوای شەڕەوە دەرچوونە. اینجا ئەو بەحسەکەم هەمووی لەسەر ئەوەیە ئێمە چۆن بتوانین ئەو مەهاراتی حیاتی بینین بیخەینە ناو سیستەمی خوێندن و تەواویش بوومە ئێستا ئێوە ئەم دوێنێ ینی کە وتندین من ناردم بەحسەکەم. ئۆکەی وەڵامەکەی وەردەگری بۆ ئەوەی دەست پێ بکەی ئیتر ئینشاءڵڵا بتوانم ئەوە بتوان لێرە تەطبیق بکرێ چونکە فعلەن باوەڕم بەوەیە کە تۆ هەندێک شت ئەگەر لەو سیستەمی پەروەردەی کوردستان و عێراق بەگشتی بگۆڕێت ئێمە گەنجەکانمان خاستەتەن کچەکان ئەتوانن زۆر ژیانێکی بە سووتر بژین لێرە. باشە کۆمەڵێکی خەڵکت ناسیوە بەڕێگەی ئۆنلاین بەڵام زۆر لیان نزیک بوویتەوە دەتوانیت تۆزێک باسی پەیوەندی لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکانمان بۆ بکەیت؟ خۆی تۆڕە کۆمەڵایەتەکان دوولایی هەیە یان هیچ سوودی لێ وەرناگری یان زۆر سوودی لێ وەرەگری. من یعنی وەصلێک بووە لەگەڵ زۆر کەسانی تر کە ئەگەر ئینستاگرام و تویتەر و فەیسبوک نەبوایان یان هەر خودی بلۆگەکەم نەمتوانی ئەو ڕەبتەیان لەگەڵ بکەم. کە هاتین خەریکی وەرکشۆپێکی بووی سەبارەت بە چی بوو دەتوانیت بۆمان باس بکەی ئەو چالاکیانە چین؟ بەڵێ تقریبەن هەفتەی 3 جار ئێمە لە خۆی هەر ناوی وەرکشۆپە ئەو شتەی دەستمان پێ کردووە ڕاهێنانە ئۆنلاین کە ئیتر زۆر هەندێ مەهارات هەن لە چۆن سەیطرە لەسەر ئەعسابکردن بکەی تا چۆن کاتت بە فیڕۆ نەبەی. زۆر دەوراتمان هەیە هەمووی ئۆنلاین ئیتر ئەمڕۆ خەریکی ئەوە بووین ڕۆژە تقریبەن ئاوەکو وتم هەفتانە هەمانە من پێم وایە سوودی هەیە. فیدباکت بۆ تێ؟ بەڵێ زۆر بە ئیجابیەشەوە چونکە تۆ هەندێک شت هەیە وەکو وتم ئێمە فێری نابین و پێویستە فێری بین. سازان ئەمش گوتنێتە تێر نابن چمی بەرسەبێنتە تێر و تژینە دە چەند کەسێک هەڵبژاردنە دا کۆم بچنەوە بینن محەممەدیەک جوانە وێندنجی فاتمە وابزانم ڕێژی ئامادەبێ و ڕژنەژی بریا ئۆنلاینش هەڵبجێڤە ئەس باوەڕکەمش هەڵبجێڤەمانە گوت سلێمانە سلێمانی وەگەلمە بێ ئەوێ ژیانەکە جودا جیاواز نیشانی بدن کەرەمکەم هەرە. درێژایە گەرا خۆدای ئیرۆ دیگەر سازان مێباڵێ بکشێنین سەر گەرەک بابەتان مەش سازان خواست و هین کەسێن بباندۆر دناڤاتۆرên civakî de û di nava jiyana rastaqîne de jî bînevê derê de kom bi hevdûre danûstandinê bikin biaxivin bi kûrî bi hûrgîlî veca sazan dû kesên gelek rekûpêk helbijardine waniye sazan zor bixêr bên hez dikim sazan bitan nasêne herçend ême yektirman nasî qiseman kirdowe waniye ئەتو چۆن دەیانناسی؟ من محەممەد و فاتمە لە زۆر چالاکی یەکترمان بینیوە و زۆرتر لە ڕاهێنانی شوانە محەممەد جا هەر لە تۆڕە کۆمەڵاتیەکانی یەکترمان ناسیوە پێش ئەوەی پێشوی بەرکەوتنی ڕوبەڕوومان هەبێت زیاتر لە ئۆنلاین لە تۆڕە کۆمەڵاتەکان ینی بەرکەوتنمان هەبووە. بەێ زۆر باشە ئەوجا بە ڕووی ئەکادیمەکەەوە ئەگەر بڵێ محەممەد سالم بخوا مامۆستا و چالاکەوانە هەروەها فاتیمە عەبدولخالقجێ و بخوا چالاکەوانە تۆڕێن جیواکیە زۆر بەخێر بن خۆشحاڵم ببینینی کەسانی وەکو ئێوە چالاک جاردەیەکی زۆر دروستە کەسانی نازام چۆن وەسفیان بدەن مەسەلە قسەکان دە خۆیان دەردەبرن کە چین بەڵام دەستپێک هەروەکو باسمان دەکرد دەمێک پێش ئێستا باسی هەندێک خاڵی گرنگی ناو سوۆشیال میدیا دەکەم کە چ چینێک چ بەشێک لە کۆمەلگە لە ناو سوۆشیال میدیا دەبیندرێ بەڕای ئێوە لای تۆ چه هەیە فاتیمە؟ لای من زیاتر گەنجەکانە ینی با بڵێن تەمەنی 16 هەتا 23-24 ساڵ ئەویستکۆ بخۆم گەنجم ینی هەر با بڵێن کاریگەریم زیاتر لەسەر ئەو
تینەیە لە کۆمەلگا ئەوانیش زیاتر یعنی بینەرمن و ئەمنیش هەر زیاتر کە حەزم لێ ینی کەسێک تەمەشا بکەم لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان هەر ئەوانەی کە ینی بینی با بڵێن 18 و 25 ساڵان بن چکە هەز دەکەی کە با بڵێن پەیوەندیەکت هەیە لەگەڵیان چەندە تەمەنت نزیکتر بیلیان چەندە هەز دەکەی پەیوەندیت هەیە لەگەڵیان و زیاتر لیان تێدەگەی حەزەکەی باسی چی بکە لەگەڵیان زیاتر باسی زۆر مەوزوع بکەم مەسەلەن چۆن باوەڕت بەخۆ هەبی چۆن شخصیەتی خۆت با بڵێن یان کەسایەتی خۆت بەرزتر بکەیت چۆن خۆت احتیمام بە خۆت بدەیت احتیمام بە تەندروستی خۆت نەک بەس لەشی خۆت تەندروستی عەقلی تەندروستی دەرونی با بڵێن و هەر ئەو ینی هەر ئەو شانەیە اینجا هەر لەسەر ئەوەش زۆر بەی ئەو کەسانەی دێنە ناو وەرکشۆپەوە یعنی تەدریبیان پێ ئەدەین ئەبینی زۆربەی کچەکان باوەڕ بەخۆن بوون گوڵستان زۆر کەمە و هەر دێتەوە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ چونکە کە تۆ ئینستاگرام ئەبینی ڕەسم ئەو ڕەسمانە لە سەب کۆنشس ماین کەواتەی عەقلی باتنی وانە لێوێ ئەمێنێت بەبێ ئەوەی هەستی پێ بکەیت تۆ بەبێ ئەوەی هەست بکەی هەست دەکەی جوانی ئەو نەوعەلووتەیە ئەو نەوعە پێستەیە ئەو نەوعە لەشەیە ئیتر وات لێت کە تۆ بەپێ ئەو خاڵانەنی یەکسەر وەکو باوەڕ بەخۆبوونتدا ئەبەزێ و زۆر لە کچەکان کە دێن فعلەن کە ئەبینی قسەیان لەگەڵەکەی خۆی ئەڵێ من لە خودی خۆم رازی نیم چونکە ئێمە وامان لێ هاتووە ئێستا ئەوەی ئۆنلاین ئەیبینین وەکو طەبیعەت ئەیبینین و کەچیش هیچ وات نییە ئێستا وابزانم 60% ئەوانەی ڕسموشت دائنێن خۆیان ئەڵێن ئێدیتی ئەەکەن کوڕەکانی سازان خان ینی بەس لە کچاو ینی نەوەستاوە ینی کوڕەکانی جوای لێ هاتووسە کوڕەکان فیلتەرەکەن تەجمیل هەیە ئەویان تازەیە نەمزانی ینی ئەو شتانە هەیە ینی لەناو کوڕەکانی شامە ڕەنگی یاوەتەوە هەر بەشێکی تۆڕە کۆمەڵایەتەکانە کە کاریگەری هەیە بەشێکیشی ئەو کەسانن کە لە سوۆشەڵ میدیا دەرەکەون ینی لە خوارەوە باسی هەنێک داتامان کرد ینی خەڵک هەیە ملیۆنێک فۆڵەوەری هەیە ملیۆنێک یەک لەسەر 5 کوردستانەکات ئەگەم کوردستان بە 5 ملیۆن دانیشتوانی هەبێ واتە لە 5 کەس یەک کەس تۆ فۆڵەوی کردووی بەڵێ ڕێژەکەوەی کە لە 5 ملیۆن کەس ئەگەر بڵێن وتان 3 ملیۆن کەس ئەکتیڤ یوزەرەواتە کوردستان فەیسبوک بە ئەکتیڤی و بە بەردەوامی بەکارەهێنێ ینی ئەمە ئەم داتایانە خەتەرن کە ئێمە ئەگەر بەلایەنێکی باشە بیریان لێ نەکەینەوە سوودیان لێ وەرنەگرین ئەگەر هەر بەلایەنە نێگەتیڤەکەی بیری لێ بکەینەوە هەر بەلایەنە نێگەتیڤەکە بمانەوێ کۆمەلگا ئاراستە بکەین بەجددی ئایندەمان باش نابێ و ئایندەی نەوەی دوای ئێمە کە دێت نەفرەتمان لێەکە سازان وشەیەکی هەیە زۆر ناودار بوو بڵاو بووەوەی کە مامۆستا بە زۆری کە بکرێتە مامۆستا خۆشی دەستەکەن بەڵام ئێستا نمونەیەکی باشمان لە بەر چاوە خۆی کاریگەری زۆر هەیە شتە ینی من کە ئەو بابەتە باسەکرێ لە مامۆستای زۆر کاریگەری هەیە لە بەرەوەی پزیشکێک شەر نییە ببێتە مامۆستا بەڵام پزیشکێک مامۆستا پێگەیاندووە گوڵستا هەر لەسەر ئەو مەوزوعە ئێستا تقریباً لە دەرەوە من لە کوردستان هەستەکەم زۆرترە بەڵام ئامارمان نییە لە دەرەوە ئەڵێن ڕۆژی تقریباً 2 سعات هەر کەس لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکانە ئەمە ئەگەر حسابی بکەیت تۆ 6 ساڵی ژیانت لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکان بڕێوە ئەگەر تەمەنت چەند بێ 72 ساڵ 6 ساڵی ژیان ئەگەر ڕۆژی 2 سعات ئێمە گەنجمان هەیە ڕۆژی 6 سعات لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکانە یعنی ئەمە مێشکت ڕائەوەستێنێ کەواتە زیاتر لە نیوەی تەمەنی خۆی لەوانەیە لەسەر ئامورە زیرەکەکان بەڕێ بکاتن خەڵکی زۆر گرنگ هەبوو جگەلەوەی کە کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر دەرونی مرۆڤەکان بە تایبەتیش کچەکان کە چاو لە یەکتر دەکەن هەیە دکتۆر دەڵێ کچێک هەیە بە فیلتەری سناپچاتەوە ڕسمێکی هێناوە دەڵێ ئەو لوتن بۆ بکە بەڵام نازانن کە بۆ نمونە ئەو پلاتفۆرمانە زۆر ئیدیت بەکاردێنن بۆ ئەوەی شێوازی خۆیان بگۆڕن کە ڕاستەقینەش نییە باسی خەڵکی زۆر گرنگت کرد دوتیژی لە سوۆشەڵ میدیا بەرامبەر بە کچان ڕاستە ئەگەر تۆزێک بە بابەتە ئێوە هەرسێکتان ئەگە من پرسیارتان لێ بکەم پێشوەی من جواب بەمەوە دوتیژیتان بەرامبەر کراوە لە سوۆشەڵ میدیا بێگومان باشە منیش بەرامبەرم کراوە کەواتە کیە کردوێتی
ئێمە بێ ئەو سەرچاوانە بدۆزینەوە. ئەمڕۆ ڕزمان بۆ گرتی گوتوان باە داوەڕاستیت بەرام بەرکراوە. من زۆر جارم شتم باس کردووە ئەو جە لەلایەن کچانیان لەلایەن کوڕان لەلایەن هەردوو لاوە. ینی ئێمە ڕاستە توندوتیژی پێویستە بە شێوەیەکی گشتی باس بکەین، بەڵام ئەوەی کە بەرچاوە توندوتیژی دژی ئافرەتان زۆر زیاترە. دروستە. سپاس بۆ وەختەوە هەردووکە دوو کەسێن گەلێک بباندۆر. پێویستە ناڵێم هەموو کەسێک بەڵام چینێکی تایبەت هەیە کە ئێوە سەرنجیان ڕادەکێشن. هیوادارم ئەگەر لە سەتا یەکیش بێ سوودمەندن بن لەو قسانەی کە ئێوە بڵاوی دەکەن یانیش دەیڵێن و باسی دەکەنەوە نیە سازان دوو نمونەی زۆر بەڕاستی تایبەتت هەڵبژات کە ئەمڕۆ لەگەڵمان بن. بەشێ دندا باڵێ بکشێنن سەر بابەتە گەلک گرنگ ئەوژی کوچاوە بریە فۆتۆیان و فۆتۆشۆپێت کارە شێوازە خۆ بگوهرێ و لێ بەلێ دەماکوتت ئاوێنێ دەرخۆت مەیزێنێت و کەسێکی دنی. بە زۆری کچان داوا دەکەن، کوڕان داوا ناکەن. بە زۆریش ینی زەعیفم کە دم و چاوم سافکە، کەپم کچکەکە، چاوم گەورەکە، هەیاوە شتانە. مەجبورەش دەبی بکەم چونکە ینی ئەوان بە پارە لۆیان دەگرن. هەرچیان دەوێت دەبی لۆیان بکە. درێژم کە ئەلوانی بگۆرە، دم و چاوم سافکە. یعنی کامل. زۆر لە ئافرەتانمان هەیە کاتێک کە ڕسمێکی وێنەیەکی خۆی دادەنێت و کە دەستکاری دەکات یاخود بە شێوازێکی تر دادەنێت لە ڕووی سایکۆلۆجیەوە ئەوانە شعور بە نەقز دەکەن، واتە نەخۆشیەکیان هەیە لەو نەخۆشیە ناتوانن ڕووی ڕاستەقینەی خۆیانەوە دەربخەن و وەکو خۆیان کە هەیە پێشکەشی خەڵکی بکەن. بۆیە دەچن دەستکاری دەموچاوی خۆیان دەکەن، دەستکاری شێوازی خۆیان دەکەن. زۆر جارەیە مەصرفێکی زۆر دەکات لەو سۆشیال میدیای بەوەی دەستکاری بابرێن وێنەی خۆی بکات بە شێوازێکی تر پیشانی خەڵکی بدات یان هەندێک وێنە پیشانەدات کە ئەوێنانە شیاونین لە سۆشیال میدیا بڵاو بکرێتەوە. ئەوە هەم بۆ خۆی کاریگەری هەیە کە وەکو کەسێک ئەم کارە دەکات کە پێی دەوترێت گرەی دەرونی کە پێی دەوترێت گرەی هەستکردن بەکەمی ئەوانە بەکاردێنن ناتوانن وەکو خۆیان ڕوو بەڕووی خەڵک ببنەوە و هەندێک کەسیش بە تایبەتی توێژەرانی دەرونی ناویان لێناوە فۆبیای سۆشیال میدیا واتە فۆبیەکیان هەیە لە میدیا دەترسێن وەکو خۆیان پێشکەش بکەن ئەتر قیناعێک بەکاردێنن ماسکێک بەکاردێنن بۆ خۆ پێشکەشکردن و ئەو کەسەی کە لە ماڵەوەش دانیشتووە دەی بینێت ئەمیش تووشی گرەیەکی دەرونی دەبێت و بۆی زۆر جارێ هەست بە جۆرێک لەو نەقسە دەکات جۆرێک لە ڕووخانیش دەکاتەوە کاتێک کە بەو شێوازانە وێنەکان دەبینێت واتە بۆ ئەو کەسێک کە وێنەی خۆی دەگۆڕێتەوە بە شێوازێکی تر دەستکاری دەکات و ئەو کەسێک کە دەشی بینێ لە ماڵەوەیە ڕەنگە تووشی گرفتێکی گەورە بێت یان تووشی داروخانێک بێتەوە ئەمیش هەست بە نەقز دەکات و کاتێک کە سەیری ئەو وێنانە دەکات بۆیە لە هەردوو لە بەتایبەتیەوەش لە ڕەگەزی مینە زیاترە و لە هەردوو ڕەگەزا هەیە بەڵام لە ڕەگەزی مینە زیاترە بۆیە زیاتر ڕەگەزی مینە بە دوای ئەو شتانەوەدا دەگەڕێت کە کەسی بەرامبەریان هاوڕێکی لەو سۆشیال میدیایە بە چ شێوازێک بووە کە فلتەری لێ دەدات لە وێنەی خۆی فلتەر دادەنێ یا شتێکی تر دادەنێت تەمەنێکی زۆر گەورەی هەیە بەڵام خۆی بە تەمەنێکی زۆر بچووک پیشانەدا. بەجەتمیت بێژن ئەگەر تو تشتێکی تەندروستی بکاربینێ گەلێک بباشی ji بۆ te divegere. لەو باهین کەس هەنە ku nava torên civakê de bi taybetî em behsa van torên binavûdeng dikin. Bo nimune Instagram gelek bi bandorin di nava civakê de. Sazan jî baş war ji nêzik ve dişopîne wanaz dige gelek piştgiriya wa dike. Yekî ji wana jî keçeke ji bajarê Slêmaniyê şer bajarê xwe rejane ku enha biriya internetê digelme bê Sazan jî li vê dirê Sazan Ektirman نفسه ريشنا قلستان ريشنا
دارە هەنارەکان دیارە لە پشتەوە ڕێژنە یەکێک لەوانەیە گوڵستان سەلامت بی ڕێژنە یەکێک لەوانەیە کە خۆیەتی یعنی گەپێک لە تۆڕە کۆمەڵاتیەکانی پڕ کردووە کە فعلەن نمونەی کچی کوردی لەوانەیە دەرەوەی شارد پیشانەیە و ئەوەی خۆشە لە ڕێژنە هەر خۆیەتی یعنی بێفیلتەری وانە ڕێژنە باشە ڕێژنە ڕۆژانە چرێکێ ینی دەبینم لە سوۆشەل میدیە زوو بڵاو دەکەی شتێکی جیاوازە شتێکی سروشتیە چۆن ئەو بیرۆکێت بۆ هات و هەتاکێ بەردەوام دەبی بە تەمای لە ڕاستیدا من هەر حەزی خۆمە ئەو کارانی کە دەیکەم یەکەم شت بۆ خۆمی دەکەم دڵی خۆم کە ڕازی کرد اینجا بەباشی دەگە بە خەڵکانیکە وەکوەوەی کە دەستم پێ کردەوە سەرەتا بە ڤیددیو دەستم پێ کرد هەر لە ئەکاونتی فەیسبوک ڤیددیۆکانم بەس بە هاوڕەکان بڵاو دەکردەوە کۆمەڵێک ڕستم دەگەر اینجا ژیانی ڕۆژانی خۆم دەنووسی لە ئەوەوە زۆر پێیان گوتم بۆ بەردەوام نابی بۆ شتی گەورەتر ناکەی بۆ پیجێکرد نابێ وردە وردە چاوی لێ هات بە پشتگیری هاوڕەیەکم کە خۆبەخشانە ئیشی مۆنتاژی ڤیددیۆکانم بۆ دەکەم دەستم کرد بە دروستکردنی ڤڵۆگ اینجا ئەم ڤڵۆگانە لە یوتیوب بڵاویان دەکەینەوە لە دوای ئەوە هاتیینە ئینستاگرام ئێستا لە ئینستاگرام ژیانی ڕۆژانی خۆم بە هاشتاگی ڕێژنە نیوز بڵاو دەکەمەوە هەر ژیانی ئاسایی چۆن چۆنیە و اینجا بە شێوەزاری خۆشم کە خەڵک زۆر چێژ دەدەبینە زۆریان حەزێتی ڤیددیۆکانشم کە دەکەم بۆن یا پراخپێچانەوە دێم لێرە شتەکان هەکەم سوقەکە سەوزەکە باینجەدان شتەکە هەمووی بۆ خۆم دەیکەم اینجا دەڕێن لە ماڵە خواردنەکە حەزت دەکەم زیاتر خەڵک سەرنجی لای ئەو شتانەیە هەموو شتەکان سروشتی زۆر جیاوازە لەو شتانەی کە ئێمە ئەیبینین یان لەو ڕاستی نییە ئەمە ژیانی خۆی ڕاستی خۆی وەکو خۆی دایدەنێت وابزانام ئەوە ڕێژنەی زۆر جیاواز کردووە و خەڵکیش زۆر حەزیان لێوانە ڕێژنە من یەکێک لەوانم قەتڕۆی شتویست بۆ لای بەڵام هەستەکەم ڕەفیقێکی زۆر نێزیکمە قەدیش نەمبینیوە زۆر سپاس بۆ ئێوە بە دڵنیاییەوە ئەو نامانەی کە بۆشم دێ هاندانێکە بۆ ممادەکە کە زیاتر بەردەوام بم بووم بەکارێکم خۆش بێ باشگەراگە باشە ڕژ نەزگەلەکێ خۆش بووم و تیرۆتت گەلمە بەشداری کرد تا بەزمونە خۆت گەلمەدا باش کرد هێویت کەم خەلکن زێدەتر تە ببینن تە بشۆپینن و سوودە بگهێنە گەلێک خەلکێن بەرفراتر و زێدەتر دەست خۆش سازان حتا ڤژی ئەسپاسیاتت کەم و مە ڕۆژێک درێژ و پر ڕاستی زانیاری و ئاخەفتنێن باش و خۆشی مە هەفتورە دەرباز کرد ئەس باوەڕکەم بە ڤی ئەم گەهانە داویە پرۆگرامە خۆیان ئیرۆژی یاش بۆ vê هەفتێ سازان مندەلاوی چالاکڤان خواندەکارەکە زیرەک نمونەیەکە گەلێک باش ناواجباکێدا گەلێک سپاس سازان دەست خۆش بەجێت داویەدا ئەم دگەنە وێ دەرئەنجامێ چی گاوە تە شتێکی باش کرد بە باشیل تەدڤەگەرە ئەگەر تە خراپی کرد وێ خراپیل تەبەگەرە دنیاژی دەمو دەورانە ڕۆژێکێشتەرەیە و ڕۆژێکێ دژیتەیە حتا خەلەکەکەدن و بابەتەکەدن کودگەل خانمەکەدن ئەمێ بدنە بە حەسکردن بمێنە دراپا خێر و خۆشیێدە و خاترێەوە.